بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وصحبه أجمعين. بەڕێزان و خۆشەویستان و زانستخوازانی بەڕێز گەنج و لاوە بەڕێزەکان سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لەسەر بێ. لەو زنجیرە بابەتە هەر تەواوکەری بابەتەکانی پێشە و زانستەکانی قورئان. طبعا ئێمە وەکو مەنظومەی زەمزەمی تەواو بوو بابەتەکە، سوپاس دەبۆ خوای گەورە لە 10 حەڵقەی دیاری کراو الحەمدولله. هەموو مەنظومەی زەمزەمی کە نزیکەی 128 دێرە شعر بوو، هەر هەمومان سوپاس دەبۆ خوای گەورە دێر شعرەکانمان ڕوون کردەوە هەتا کۆتایی. ئێستا لەو 2 حەڵقەی دادێ ئینشاءالله ئەو حەڵقە و حەڵقەی دادێ هەندێک بابەتی زۆر گرنگەیە لە بۆ فێرخواست لە بۆ ئەهلی قورئان پێویستە ئاگادار بن سەبارەت بە قورئانی پیرۆز. کەسێک کە بیەوێ بەهرەمەند بی لە قورئان، کەسێک کە بیەوێ ژیانی لەگەڵ قورئان بێ، کەسێک بیەوێ بەرز بیتەوە بە قورئان و قورئان بەرزی بکاتەوە، دەبێ بەڕاستی بە معنای کەلیمە لەگەر قورئان تێکەربی، دەبی بەڕاستی لەگەر قورئان بژی، دەبی تێبگا لەو قورئانە. لێ هەندێک بابەتمان هەیە بەڕێزان و خۆشەویستان بە کورت و پوختی لەو بابەتە 3-4 خاڵ هەیە ئاماژەی پێ دەکەم، دەیکەمە دیاری لە بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست وەکو خەڵاتێک لێم قبول بکەن بۆ ئەوەی کەوا سوودبەخش و بەهرەمەند بن پێی هەم لە دنیا هەم لە قیامەت. خەڵاتی یەکەم دیاری یەکەم پێشکەش دەکەم لە بۆ ئێوەی بەڕێز ئەویش ئەو خاڵەیە زۆر ئاگادار بن، ئەوەیە کەوا ئیعراب القورئان الکەریم. طبعا بەڕێزان و خۆشەویستان ئەو بابەتێکی زۆر گرنگە. زان کەلیمە ئیعراب معنای چییە؟ کەلیمەی ئیعراب لە زمانی عەرەبی طبعا ئیعراب مەصدەرە، مفردەکەی ئەعرەبە. کەلیمەی ئەعرەبە معنای چییە؟ لە زمانی عەرەبی دەرێ ئەعرەبە ما فی نەفسی، ئەعرەبت ما فی نەفسی، ئەوەی لە ناو دڵی خۆم بوو ئەعرەبت. معنای چی ئەعرەبت؟ یعنی دەرم خست. زۆر جاری وە کابر دەرێ ئەوی لە هەناوی بوو هینایە سەرزاری، واتە هەرچی شتە شارەوەکای ناودری هەیە بە دەری خست، ئاشکرای کرد. کەواتە کەلیمەی ئیعراب یعنی ئیظهار، یعنی کەشف، یعنی بەیان. واتە ئیعراب القورئان الکەریم واتە دەرخستنی ماناکانی قورئانی پیرۆز. طبعا کەلیمەی ئیعراب لە ڕووی زمانەوانی یعنی لە علمی نەحو لە علمی لغة يعني ضبط ألفاظ القرآن الكريم ضبطا صحيحا. واتا كاتك إنسان قرآني دخوينتوا كاتك كاليقدانوي معناها كاني قرآن دكا بزور بزواني تيبكا بتيجيشنتي راستو دروستو طوال. طبعا كلمة إعراب لعلمي نحو لعلمي زانستي قواعد زماني عربي بدو معناهاتها يكم معنى أو حركات دي فتحة وضمة وكسرة كلس كلمة. عندك كلمة ضمي لصرا لكوتاي، عندك كلمة هي فتحة، عندك كسرة، عندك سكونة، وهروها ياخذ حكمي أو حركي كلسريتي بمعنى شاتيا. مثلا لون من كلمة أجا ضمي لصر بي يعني دريتيا دري مرفوعة، يعني دري منصوبة، يعني دري مجرورة، يعني دري مجزومة، أو حكم تايبتي خوي هي كدري مرفوع لو مرفوعة لبرو يعني مبتدا يعني فاعلة يعني نائب فاعلة يعني صفية يعني اسمش معطوفة هل يشغلوا بابتاني كوا لزماني عربي باسكرا. لو حديثك هي لدرباري إعراب كني قرآني بيروز كبيغمبري خوا صلى الله عليه وسلم ليد جرنوا أعرب القرآن والتمس غرائبه. در پیغمبری خوا صلی الله علیه و سلم فرمودید فرمی اعرب القرآن وات قرآنی پیروز اعراب کن. معنی تی اعراب کن وات بلیگ دانوی وشکانی لو ربونو لو شکانی معنی کی بدر بخن و اوشتن غرائب و اوشتن نهینی و اوشت گرنگانی کل نو قرآن هيا
بەدەری بێخن لە بەدوویدا بگەڕێن پەیدای بکەن. طبعا ئەو حەدیسە ئیمامی دارەقوتنی جێڕایەوە، حەدیسەکە طبعا حەدیسێکی زەعیفە، ئیمامی ئەلبانی ڕەحمەتی خوای لەسێ بە زەعیفی دانایە، بەڵام زانایان دەڵێن لە فەزلی قورئان لە بۆکو فەضائیل دەکرێ عملی پێ بکرێ و هەروەها دەتوانی ئیستیفادەی لێ بکرێتن. ئیبن مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرموێ ئەعریب القورئانە، دەفەرمێ ئەویش لەو ئەثەرەی خۆیدا دەفەرمێ قورئانی ئیعراب کەن. ئەو حەدیسە هەندێک لە زانایان ئەو ئەثەرە ئەو قەولە ئیبن مەسعود دەفەرمێن حکمی مەرفوعی هەیە، واتە وەکو دەرەجەی حەدیث، یعنی کەئەنەه لە پێغەمبەری بیستیا. ئەو قسەی ئیبن مەسعودیش ئەو ئەثەرە ئیبن مەسعودیش ئیمامی تەبەرانی جێڕایەتەوە، ئیمامی ئەلبانی ئەویش بە زەعیفی دانایە. لە قەولێش تری ئیبن مەسعود دەفەرموێ ئەعریب القورئان، قورئانی معناکانی ڕۆنکەنەوە، فإنه عربي چونکە قورئان بە زمانی عربی دەهاتیە، سيكون بعدكم أقوام يثقفونه وليسوا بخياركم. دەفەرمێ ئیمامی ئیبن مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەو قورئانە معناکانی ڕۆنکەنەوە، چونکە قورئان بە کەلامی زمانی عربی هاتیە. لە دوای ئێوە ئەی کۆمەڵی سەحابەکان خەڵکێک دێن قەومەک دێن يثقفونه، ئەو قورئانە يقومون حروفه، واتە حرفەکانی هەمووی ڕێک و ڕاز دەکەن، واتە معنای زۆر جوانی بەدەردێخن، وليسوا بخياركم لە ئێوەش باشترینە. ئەوەش ئیمامی تەبەرانی جێڕایەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لە ئەثەرێکدا دەفەرموێ من قرأ القرآن فأعربه، دەفەرموێ كتب الله له بكل حرف 40 حسنة. هەر کەسێ قورئان بخینتەوە لە معناکەی ورد بیتەوە، معناکەی بەدەر بێخی وعنی بە تەدەبور بیخینتەوە، دەفەرمێ بە هەر حرفەچی چل خێری لۆ دەنووسێ. ومن أعرب بعضا ولحن في بعض كان له بكل حرف 20 حسنة. ئەگەر کەسێ قورئان بخینتەوە هەندەچی لێی ورد بیتەوە، بە وردی بە چاچی بخینی، هەندەچی بە ئاسایی بخین و بەسەری دابڕوە 20 خێری لۆ دەنووسێ. ومن لم يعرب منه شيئا فإن له بكل حرف 10 حسنات. هەر کەسێ قورئان بخینتەوە بەبێ ورد بوونەوە بەبێ لێکدانەوەی مانایەکانی ئەوە بە هەر حرفەچی 10 خێری لۆ دەنووسێ. ئەو ئەثەری ئیمامی عومەر ئیمامی بەیهەقی جێڕاویەتەوە. ئیستیفادەی چیە ئیعرابی قورئان؟ یەک لەوانە هاندانی پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم، ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە معنایەکانی قورئان ورد بووینەوە، لێکدانەوەیان کردیە. ئەو کەلیمە بە معنای چ دێ، بە چ معنایە کاتیە، ئەو کەلیمە ئەگە فاعیل بی کووە، ئەگە مەفعول بی چیە، حکمەکانیە لێ هەڵێنجایە. و هەروەها خاڵی دووەم و ئیستیفادەی دووەم لە قورئانی پیرۆز، لە ئیعرابی قورئانی پیرۆز ئەوەیە کاتێک کە ئەتوو لێکدانەوەی زمانی عەرەبی دەکەی بە جێرەی قەواعیدی زمانی عەرەبی نەحو، بە جێرەی قەواعیدی سەرفی، بە جێرەی بەلاغە، زۆر معنای ناوازە و شتی جوانت لۆ بەدەر دەکەوی لە قورئانی پیرۆز. ئەوە بابەتی یەکەم بوو، خەڵات و دیاری یەکەم لە بۆ ئێوەی ئەهلی قورئان خوای گەورە بیکاتە مای سوود و قازانج. خاڵیشتر بەڕێزان و خۆشەویستان و گەنج و لاوەکان، دیاری دووەم و خەڵاتی دووەم لۆ ئێوەی بەڕێز کە پێشکەشکەم، ئەویش بابەتی ئیعجاز القورئان الکەریم. واتە طبعا بابەتی ئیعجاز قورئانی پیرۆز هەلەو کاتێک کە دابەزی لۆسەر سینجی پێغەمبەر صلی الله عليه وسلم و هەتا ڕۆژی قیامەتێش قورئان معجزەیەکی نەمری بەردەوامی هەمیشەییە، قەت يعني عجایبات و معجزەی قورئان کۆتایی پێ نایە. ئیمامی عەلی کە وەصفی قورئان دەکا دەفەرمێ لا تەنقەضی عەجائب، عجایباتی قورئان، شتە سەرڕهێنەرەکانی قورئان لە هەموو بوارەکانی ژیان قەت کۆتایی پێ نایە. لەو کاتێک قورئان دابەزی لە بۆ قەومی عەرەب، لە بۆ خەڵکێکی زمانزان، سوارچاکی زمانزانی عەرەبان، قورئان بە زمانی وان دابەزی. بەڵام قورئان معجزەی قورئان لەوەی دابوو هەرچی سوارچاکی زمانی عەرەب هەبوو، لەوانەی کە زۆر کەڵە پیاو بوون، کەڵە شاعیر بوون، یعنی زمانزان و زۆر لێ هاتوو بوون، دەستەوەستانی کردن. هیچ کەسێک نەیتوانی هاوشێوەی قورئان بینیتن، هیچ کەسێک نەیتوانی ئەو فەساحەت و بەلاغەتەی لە قورئاندا هەیە هاوشێوەی ئەو قورئانە بینیتن. بۆیە
قورآن معجزەیەکی ئەو تۆیە هەتا ڕۆژی قیامەتێ هیچ کەسێک ناتانی شان لە شانی بدا. کەلیمەی عەجز کەلیمەی ئیعجاز لە ئەعجەزەوە هاتووە. کەلیمەی ئەعجەزە یعنی لە بەرامبەرەکەی وشەی بەرامبەری قودرەیە، یعنی توانابوون. کەلیمەی ئەعجەزە واتە قورئانی پیرۆز ئەو کەسانی کە بەتوانان لەو ئاستا دەستەوەستانیان دەکا و ناتوانن هاوشێوەی قورئان بینن. و هەروەها کەلیمەی معجزە معنایتیە ئەمر خارق للعادة مقرون بالتحدي سالم من المعارضة. دەفەرموێ يظهره الله على أيدي الرسل. معجزە ئەوەیە ئەمر ڕووداوەکە شتێکە خارق للعادة. كلمة خرق يعني لعرف عادتي آسایی ئەو شتە ڕووناداتن، يعني شتێکی ئاسایی نییە. مەسەڵەن لۆ نمونە مانگ لە ئاسمان لۆتی خوا خەڵقی کردیە، قەت نەبووە مانگ ببتە دوولەت. کاتێک مانگ دەبتە دوولەت ئەوە شتێکی نائاساییە، ئەوە خەرقی قانونی کەونی بووە، بەڵام خوای گەورە کردی لە بۆ پێغەمبەرێک لە پێغەمبەرەکان. مەقڕون بالتەحەدی، دەبی ئەو کەسێک کە ئەو معجزەی دەکا تەحەدای تێدابی، بربەرەکانی تێدابی، ها ئەوە معجزەی من بتام ئێوە هاوشێوەی بینن کە پێیان نایەتن. سالم من المعارضة، ئەوەی بەرامبەر نەتانی هاوشێوەی بینی. ئەگەر قورئان هاوشێوەی بەهات بەیانە دەبۆ معجزە. يظهر الله على أيدي رسولی، خوای گەورە ئەو معجزەی بەدەردێخی لەسەر دەستی پێغەمبەرانی خۆی. کەواتە شروعی معجزە مەرجەکانی معجزە ئەوەیە. یەکەم دەبی ئەمرێکی خارقی بیتن. معنەتی خارق واتە لە عورف و عادەتی کەونی دبستە دەرێ، یعنی لەو کەونەدا هیچ کەسێک نەتوانی هاوشێوەی بینی. دووەم دەبی لەو شتانە بیتن کە لە دروستکراوەکانی خوای گەورە سوبحانەه وتەعالا شتێکی نادربی، شتێکی ناوازەبی، هیچ کەسێک هاوشێوەی پێنێتن بە ئیزن و فرمانی خوا ئەو شتە ڕووی دابیتن. خاڵی سێم دەبی کەسی بەرامبەر کە ئەتو تەحەدای دەکەی ئەوە معجزەی منە، هیچ کەسێک نەتێنێ هاوشێوەی ئەو معجزەی بینی وەکو هاوشێوەی قورئانیان پێ نەهات. و هەروەها دەبی لەسەر دەستی کەسانێک ڕووبدا کە دەڵێن ئێمە پێغەمبەرین، بە ویستی خوای گەورەش بی تەحەداشی تێدابیتن. ئەوە شەرت و مەرجەکانی معجزەیە. کەواتە سحر ئەو بابەتانی تێدا نییە. لۆ لەبەرەوەی سحر تەمەشا دەکەی شتەکە یەک لەو شتانە ئەگەر شتێکی خارق العادە بی کابرا ئیدعای پێغەمبەرایەتی ناکە، یەک نایداتەوە پاڵ خوای گەورە، ئەسڵەن باسی خوای گەورەی لەکەم کە هەر ئیبتالی سەحرەکە دەبیتن وایە. و هەروەها ئەو کەسانە کەسانی زۆر خراپن لە بۆ ڕێگای خراپ بەکاری دەینن. لۆیە کەواتە سحر زۆر جیایە لەگەر معجزە. طبعا معجزەکانی قورئانی پیرۆز، ئیعجازی قورئانی پیرۆز لە چەند لایەنێک بووە. لایەنی لوغەوی وەکو باسمان کرد، قورئان بەو شێوە داڕشتنەی خۆی لە زمانی عەرەبی لە ڕووی داڕێژنی وشەکان، لە ڕووی ماناکان، لە ڕووی بەلاغەت و فەساحەت هیچ وشەیەک نییە نە لە پێشتر و نە لە داهاتوو هاوشێوەی ئەو قورئانی پیرۆزە بیتن. و هەتا ڕۆژی قیامەتێ نە هاوشەی قورئانیان پێهات، نە هاوشێوەی دە سوورەتیان پێهات، نە هاوشێوەی دە ئایەتیان پێهات، نە هاوشێوەی بچووکترین سوورەتی قورئانیان پێهاتێ و پێیان نەهاتۆ لە پێشتر و پێیان نایێ هەتا ڕۆژی قیامەتێش هیچ کەسێک ناتوانێ هاوشێوەی ئەو قورئانە بینیتەوە. خاڵی دووەم قورئان معجزەیە لە ڕووی ئابووری. تەمەشا دەکەی لە ڕووی ئابووری لە زۆر لایەنی سیستەمی ئابووری ئیعجازی قورئانی تێدا هەیە. لۆ نمونە تەمەشا بکە لە سوورەتی یوسف خوای گەورە سوبحانەه وتەعالا کە باسی چارەسەری یوسف پێغەمبەر دەکات لە بۆ ئەو قەیرانەداراییەی کە لە سەردەمی یوسف پێغەمبەر ڕوویدا، چی فەرموو؟ فەرمووی کاکە دانەوێڕەکانتان لەو ساڵانەی کە نەهاتە، لە بۆ ئەو 7 ساڵی کە نەهاتە، دانەوێڵەکانتان هەگرن لە بۆ ئەو 7 ساڵە، بەڵام کوی هەربگرن. فەذەڕوه فی سنبولیه، گەنمەکان لە ناو گوڵەکەی خۆیان هەری بگرن. تەمان ئێستا علم کەشفی کردیا حتا چەند ساڵێک لەمەوبەر لە ئەمریکا لە وڵاتە زیرهێسەکان کاتێک گەنمیان دادەکرد، کاتێک جۆیان دادەکرد، ئەمباریان دەکرد و هەڵیان دەگرت، دوای ماوەیەک ئەو گەنمە ئەو جۆیە یان تەڕەشوحی لێی دەدا، واتە ئەنتەڕاتیەک لێی دەدا و بۆگەنی دەبوو گەنمەکە بە فەساد دەچوو تێک دەچوو. یاخود زۆر جاری وا هەبوو ئەو گەنمە نەوعە کرمی لێ پەیدا دەبوو، یان سنی لێ پەیدا دەبوو، یان لە ناو خۆی
لە ناو خۆی بەهۆی ئەو ئاو هەوا و کەشەی کە هەیبوو دەبووە سەبەبەک لەوەی کەوە ئەو گەنمە وەکو خۆی نەمینێتن. بەڵام کاتێک کە یوسف پێغەمبەر پێیان دەڵێ لە بۆی ئەو گەنمە وەکو خۆی بمینێ فەذەڕوه فی سنبولی، لە ناو گوڵەکەی خۆی هەری بگرن. ئەو گوڵەی کە گەنمەکەی تێدایە پارێزگاری دەکا لە گەرمی لە ساردی، پارێزگاری دەکا لە هەموو شتێکی دەرەچی کرمەک پێشکەیەک شتێک لی دروست بی. باشترین قەپێلک و پارێزگاری لە بۆ ئەو گەنمە ئەو گوڵەیە کە تێیدا هەردەگیرێ. ئەها بزانە ئیعجازی قورئانە، خوای گەورە لە قورئان باسی کردیە. و هەروەها لە ڕووی هەندەسە، لە ڕووی ئەندەسە و ئەندازیاری تەمەشا بکە خوای گەورە سوبحانەه وتەعالە لە قورئانی پیرۆز باسی بەیت العنکەبوت دەکا. ئەو بەیت العنکەبوتە بڕۆ تەمەشا بکە لە ڕووی یعنی داڕێشتن و لە ڕووی دروستکردنی ئەو تەونەی داپیرۆزکە شتی زۆر عەجایب تێدایە. حتا لە ڕووی هەندەسی ئەنواع و ئەشکال شەکلی تێدایە. ئەو شەکلانە کودا دەڕێژرێ، یعنی شەکلێک لەگە شەکلەشتر لێر لە ڕووی هەندەسی و ئەندازیاری شتی زۆر زۆر عەجایب و سەرسوڕهێنەری تێدا. لە ڕووی جیۆلۆجی یعنی زەمین ناسی چەندین بابەتێکی تێدایە کە خوای گەورە سوبحانەه وتەعالە باسی طەبەقاتی زەوی دەکا. ئەو طەبەقاتی زەویە بە چەندین طەبەقەدا دەستە خوارێ، هەر طەبەقەیەک شێوازی تایبەتی خۆی هەیە. و هەروەها ئەو ئیعجازی قورئان لە ڕووی کەشناسی، لە ڕووی برین کەشکەوانی ئاسمان و فەضا خوای گەورە سوبحانەه وتەعالە باسی فەضا دەکا. بزانە تەمەشا بکە خوای گەورە دەفەرمێ یا معشر الجن والإنس إن استطعتم أن تنفذوا من أقطار السماوات والأرض لا تنفذون إلا بسلطان. ئێوە ناتوانن ئەوەی زەوی ببڕن، یعنی ئەو شوێنانەی کەوا خوای گەورە دەوری داوە لەو کەونە بتان ئاسمان ببڕن هیچ کەسێک ناتوان إلا بسلطان. کەلیمەی سوڵتان لێرە هەندێک لە مفەسرین تعبیری دەکەنەوە تەفسیری دەکەن بە عیلم، یعنی إلا بە عیلم، یاخود دەرن إلا بسلطان واتە بەوەی کەوا ئێوە بتانن بە عیلم و زانست و زانیاریەکی پێشکەوتوو کەوا بتانن ئێستا کە زانت پێشکەوتووە دەتانن. لۆیە حادثەی ئیسرا و میعراج خوای گەورە ئەمر بە پێغەمبەر دەکا ئیسرا بکە لە شەوێک، شەو ڕۆیی بکە لە مەککەی بستە بەیت المەقدس، لە بەیت المەقدس ڕا لەوی ڕابرز بیتەوە بۆ ئاسمانەکان. لۆیە ئێستاش دەڵێن هەر ساڕوخێک کە دەنێردێ لە بۆ شاییەکانی ئاسمان لە ئاراستەی بەیت المەقدس ڕا دەبی بچ دیارە لەوێن دەرێ خوای گەورە سوبحانەه وتەعالە شوێنێکی کردەوە ئینسان دەتانی لە بگاتە بۆ شاییەکانی ئاسمان. لە ڕووی دەریا ناسی یعنی دەریادا خوای گەورە کە باز دەکاتن في ظلمات لجي يغشاه موج من فوقه موج من فوقه السحاب ظلمات بعضها فوق بعض حتى دفرمي إذا أخرج يده لم يكد يراها. دفرمي كاتك دتسيا ناو بني بحر أو نقنبوني بن بحر خواي قورة دفرمي سبحانه وتعالى لجي واتا شوربونو نقنبون بناو ناخي دريا لجي واتا زوز التاريكا دفرمي زور بزحمة كاتك غواز دستجير دريا لجي عند خواي قورة وصفي لك ظلمات بعضها فوق بعض واتا تاريكا كان يجير دريا تندي غواص ئەوانەی کەوا ژێر ئاو دەستن نقوم دەمبەرە ئاو تاریکاییەکانی بن ئاو زیاترە. لێ زانایان دەڵێن ئەگە 100 مەتر ببڕی تاریکایی یەک تەمەشاکەی نەوع ڕەنگێک لەو ڕەنگانی کە هەیە نامینێ، زیاتر نقومبی ڕەنگە چکە نامینێ. تەمان 7 ڕەنگ هەیە، 7 ڕەنگی سەرەکیە ئینسان کە شت بە ملەوەنی دەبینی بە بەردەوام شتە جوانەکان دەبینیتن، بەڵام کاتێک ژێر دەریا دەبی ئەو ڕەنگانە لە هەر چەند مەترێک ڕەنگە گون دەبیتن هەتا ئاخیری هیچ ڕەنگەک نامینێ هەمووی دەبتە ڕەش. لێ خوای گەورە دەفەرمێ ظلوماتون چەندین تاریکاییە طەبق لە ژێر دەریا هەیە بعضها فوق بعض تاریکاییەکان هەندەچیان تاریکترە هەتا دەچێ بنی.
حتى قوڵایەکەی حتى إذا أخرج يده لم يكد يراها حتى کابرەی غەواز کە دەستە ژێر بنی ئاوەکە دەستی خۆی ئەوها سەیر بکە نابینی کو ئینسان لە غورفەتی تاریک بی هیچ ڕۆناچی لێ نەبیتن دەستی خۆت نابینی ئەو هایە بن دەریاکان ئەوە ئیعزازی قورئانە خوای گەورە پێش 1100 ساڵە باسی کردووە هەر وەکو لە ڕووەک ناسی هەر وەکو لە ئاژەڵ ناسی لە هەموو بوارەکان قورئان بەڕاستی ئیعزازی قورئان زۆر پێشکەوتووە لە هەموو بوارەکان کە خوای گەورە سوبحانەه وتەعالا باسی ئیعزازی قورئانی کردووە طبعاً موسڵمانان و بەڕێزان و خۆشەویستان گەنج و لاوەکان حتا ئەو دنیای بمینێ و هەتاکو ڕۆژی قیامەتێش ئیعزازی قورئان کۆتایی پێ نایە بۆ خوای گەورە وعدەی داوە خوای گەورە لە قورئان دەفەرموێ سنوریهم آياتنا في الآفاق وفي أنفسهم حتى يتبين لهم أنه الحق أولم يكفي بربك أنه على كل شيء شهيد خوای گەورە لە سوورەتی فوسیلەت دەفەرموێ سنوریهم کەلیمەی سین لە بۆ مستەقبەلە بەڵام مستەقبەل و داهاتوەکی زۆر دوور نا نەک لە ڕۆژی قیامەتێ یعنی لە داهاتوو ئەی محەممەد صلی الله عليه وسلم پێش آخری زمانێ نوريهم بفعل مضارع طبعا فعل مضارع لبو ديمومه واستمراريته واتە بە بەردەوامی ڕۆژ لە دوای ڕۆژ حتى ڕۆژی قیامەتێ شتان نیشان دەدەین سنوریهم طبعا لێرە ئەو ئاەتە بە خیتابی غائب قسە دەفەرمێ خوای گەورە واتە بەوان نیشان دەنی یعنی ئیعزازی قورئان ئەوانەی کە کەشف دەبی ئەو ڕۆ لەسەر دەستی چێیە خەڵکانی بێدین کافرەکان سنوریهم ئێمە بۆ ئەوان پیشیان دەدەین ئەوان کوشوفاتی علمی دەکەن ئەوان لە ڕووی علم و زانست و زانیاریە پێشکەوتوەکانیان شتی کەشف دەکەن و دەری دەخەن کە هاوشێوە و مطابقی قورئانە بۆیە ئەوەش حکمەتی تێدایە ها کاتێک شتێک لەسەر دەستی کابرایەکی جوولەکە کابرایەکی خوانەناس کابرایەکی هیندۆس و گاپەرست ڕوودەدا ئەو بەڵگێ لەسەر حەقیقەتی قورئان چکە ئەو ئیعتراف دەکە بەوەی کە لە قورئاندا پێش 1400 ساڵ باس کراوە هەر خۆیان ئیعتراف دەکەن بە گەورەی قورئان و مسلمان دەبن خەڵکەکی زۆریش دەگە دەبتە مسلمان خوای گەورە دەفەرمێ سەنوریهم ئێمە پێیان نیشان دەدەین ئایاتینا لە معجزەکانی خۆمان لە شتە سەرسوڕهێنەرەکانی خۆمان لە چێن دەرێ فی الآفاق کەلیمەی ئافاق واتە لە کەشکەوانی ئاسمان واتە لە سەرزەوی واتە لە ناو ئەستێرەکان لە ڕۆژ لە مانگ لە ناو هەموو ئەو ئاسۆیانەی کەوا چادەوری کەون و بوونەوەری گرتووە هەر هەمووی وەفی ئەنفوسیهم و لە ناخی خۆیان کاتێک وردەبنەوە لەو هەموو شتە سەیرانەی ئەندامەکانی لەشی ئینسان لە مێشک و دەماغ بگرە لەو دەستانە لە هێزکەکانی جسمی ئینسان لە سووری خوێن بەناو لەشی ئینسان لەو کلیەی کە ئیش دەکاتن گورچیلا لە هەموو ئەندامەکانی لەشی ئینسان هەر هەمووی پێیان نیشان دەدەن چیان پێ نیشان دەدەین سنوریهم ئایاتینا ئاەتەکانی خۆمان في الآفاق وفي أنفسهم لو حتى يتبين لهم أنه الحق حتى لبيان روم بيتو أو قرآن حق راستو تواو للعين خواي قوريا أولم يكفي بذلك أنه على كل شيء شهيد آية أو كافينية كخواي قورا شاهدوا آقداروا علمي خواي قوريا كوا خواي قورا علمي بها مشتكيا بلي خواي قورا علمي بها مشتكيا هو إعزازي قرآن لو براسي بابتي إعزازي قرآن زوزور قرنقا خواي قورا سبحانه وتعالى ري إعزازي قرآن خلقتي نيار ودود لدين وغير مسلمان هيدا ابن مسلمان بابتي اشتر عرضي جنابتان بكم بريزان وقنزاني بريز أويش بابتي آيات الأحكام طبعا آيات الأحكام اما لو منظومه زمزمي لبيشتر كباس ما كنت باسي كوملك بابت ما كنت لأصول التفسير مثلا بابتي عام لقر خاص بابتي مجمل المفصل لقر مجمل بابتي نسخ لقر آياتي ناسخ لقر منسوخ كومل زور لو بابتان باسكر إسا يتشيك لو زور تفسيراني كهيا بيدو تري آيات الأحكام آياتي أحكام زانايان هندك درن نزيكي سياسة وسن آياتك هيا تايبة بأحكام بلام هندي يشتر درين نخير زور آياتي كهيا إنسان دطاني لي يربيتو حكم شرعي لي دربينيتا
کەواتە لێرەدا ئەو ئاەتانەی کە ئاەتی حکمی شەرعیە لێتە بە ئەحکامی شەرعی لێ دەردینتن زانایان بە منهەجێکی خاص هەستاینە ئەو ئاەتانەیان جودا کردەوە و هەروەها وەکو علمەکی سەر بەخۆ ئیستیفادەیان لێ کردیا. مثلەن ئاەتی ئەحکام شێخ سایسەیە ڕەحمەتی خوای لەسەر بێ ئیمامی جەساس یەک کەشتر لەو زانایانی کەوە ئاەت الأحکامی هەیە لە زانایانی قەدیم ئیمامی قورطوبی تەفسیرەکەی الجامع لأحكام القرآن وهروها ابن العربي تفسيركي تفسير أحكام القرآن أويش أو أنا قديما ولا صدمي إستا شيخ عثيمين رحمة إخوائي لسربي كوملك أو آتاري أحكامي كوكرتوا لسن مزلدك دياري كراوة والشيخ صابوني رحمة إخوائي لسربي أويش تفسير آيات الأحكام هي كومل يشتريج لكتب هي أو آيات الأحكام هي أو زاناناتنا ئاەتەکانی قورئان دەین کە پەیوەستە بە حکمی شەرعی لێکدانەوەی لۆ دەکەن ئەو ئاەتەی تەفسیر دەکا ئینجا تەفسیرەکەی چ حکمەکی شەرعی لێ وەردەگیرێ ئایا عامە بە عامی خۆی مایتەوە یان تەخسیس کرایە بەچەند ئاەتێشتر یان ئەو ئاەتە تەخسیس کرایە بە فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم یان مفەصەلە و تەقید کرایە بە ڕۆن و ئاشکرایی آية الأحكام رون كرايتو لقرآني بيروز دوائي لضمني جوركاني تفسير باسي آية الأحكامش باسي ليو دكين إن شاء الله خالي اشترها كوكو خالات دياري تسوارم بيشكشي ايوي هالقراني قرآن وخوشويستاني قرآن تام قرآني بكم أويش الإسرائيليات المعاصرة بريزان إسرائيليات هي كاتي خوي لسردمي بيغمبري صلى الله عليه وسلم ولا سردمي الصحابة كان ولا باشوان تابعين حتى قيش تسردماني زو أو إسرائيليات أو أبو لسردمي بيغمبري هندق للصحابة جولكبون بيشتر وكو عبد الله كوري السلام وكو كعبي أحبار مشهورة أو أنا جولكبون زور شارزايان هبو بالتوراة زۆر شارەزاییان هەبوو بە تەورات و کتێبەکانی خۆیان کە بوونە مسلمان هەندێک لە عیلمی تەورات و یعنی لەو شتانی لە تەوراتدا هەبوو لۆ مسلمانەکانیان باس کرد لە تەفسیری قورئان بەگەریان دەدا لۆی ئەوە پێی دەوترا ئیسرائیلیات طبعا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دەربارەی ئیسرائیلیات دەفەرمووێ حدثوا عن بني إسرائيل ولا حرج ئەگەر لە بەنی ئیسرائیل شتێکتان بیست ئیسرائیلی گوتی ئەوە لە تەوراتە ئەوە لە ئینجیلە ئەوە زانایەکانی وان وە دەڵێن پێغەمبەری خوا دەفەرمێ لە دەربارەیان باس بکەن هیچ کێشەی نییە ئاساییە بەڵام پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێشتر پێغەمبەر دەفەرمێ ئەگەر شتێکتان لۆ باس کرا لە دەربارەی گوتیان ئەو شتە ئیسرائیلیاتە واتە لە کتێبی جوولەکەکان یان مەسیحیەکان هەیە دەفەرمێ قولوا آمنا بالله وما أنزل إلينا وما أنزل من قبل پێغەمبەری خوا دەفەرمێ برێن ئێمە ئیمانمان هەیە بەو قورئانی لە بۆ ئێمە دابەزی و بەو کتێبانی لە پێشتریش دابەزیە یعنی کو ئێمە ئاەتی قورئان وەردەگرین ئەو شتانەی لە کتێبەکانی پێشیشەی ئەگەر صحیح و ڕاست بێ ئەویش وەردەگرین ئەو حەدیثەی پێغەمبەر صلی الله عليه وسلم زانایانی برين شراحي حديث كويان ليقدايتوا يان اواني كباسي مناهيج مفسرين دكان اسرائيليات سيزورا اسرائيليات تكبان هي هندق اسرائيليات تواون بيتواني شرعي اسلامه بيتواني دقي قران وحديث بيغمبره صلى الله عليه وسلم او بهيز نوع اقوى ناجريه بهيز نوع اقوى ناجريه دوام نوع اسرائيليات مان هي موافقة لقى قرآن والسنة بيغمبر صلى الله عليه وسلم هاو شيوي ويا آياتك هي لقى همان أو دقيقة أوان باسيان كرديا آياتك موافقة حديثك موافقة أو وريدك دي هيتش شيء احتيادية نوع اشتربان هي دقي قرآني لسنية بيتواني شرعي جنية وكو قصيشي آسائية وكو قصيشي آسائية أو دطاني حدثوا عن بني إسرائيل ولا حرج دطاني وري بقري ئاساییە هیچ ئشکالێک نییە بەڵام نابی بەدەق بری ئەوە قسەی خوای گەورەیە چونکە ئەوان کتابەکانیە تەحریف کردیا دروست نییە بە ناوی خوا و پێغەمبەری بە ناوی خوا و پێغەمبەرەکانی عیسا و موسا بجێڕدرێتەوە لۆیە حدثوا عن بني إسرائيل ولا حرج زانان بەو شێوەیە ئەو فەرموودەی پێغەمبەریان لێکدایتەوە ئەوە ئیسرائیلیاتی قەدیم بەڵام هەندێک ئیسرائیلیات هەیە
لەن کەتە ناو تەفسیر پێی دەوترێ الئیسرائیلیات المعاصرة زۆر خەتەرترە لەو ئیسرائیلیاتەی کەوا لە پێشتر هەبووە چکە ئیسرائیلیاتەکانی پێشان دەیانگۆ دەقەشی تەوراتە یان هەو بۆ یان هەو نەبووە ئەوە دەقەچی ئینجیلە یان هەو بۆ یان هەو نەبووە یان ئەو قەولی عیسا و موسایە سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ یان وە بۆیان و بەڵام ئیسرائیلیاتی ئێستا لۆ نمونە چییە یەک لەو بابەتە خەتەرناکانەی کە ئێستا کەتە ناو تەفسیر لە ئیسرائیلیاتی معاصرە قەولی مستەشریقی مستەشریق چییە ئەو کابرایە کە کراوە بە ڕۆژهەڵاتی دێتن لە ڕۆژهەڵاتێک ژیان دەباتە سەر هەر لە منداڵیەوە جاری وایە دەیخەنە ناو مەداریسی دینی حتا کولیە شەریعەش تەواو دەکا جار وەیە لە حوزرەی مزگەوتەکان خوێندیتی ئەو کابرای لە ئەسڵ ڕەسەن جوولەکەیە ئەوان گۆشی دەکەن دەهینە ناو وڵاتی موسڵمانان تەنها یەک هەدەفیان هەیە دەبێتە عالیمەتی زۆر گەورە جاروێ دکتۆرا و پرۆفیسۆر و پسپۆرە لە علومە شەرعیەکان لە تاریخ حتى لە مێژوو تاریخی ئیسلام بەڵام هەدەفیان چییە ئەو کابرایە دێ تەفسیرێکی قورئان دەکا هەندێک ژەهری خۆی دەخاتە ناوی دێ تاریخ و مێژووی موسڵمانان دەنووسەوە بەڵام لەو مێژوو تاریخی موسڵمانی کە دەنووسەوە ئەو چ دەکاتن هەندێک قسە و دەسیسەی خۆیان دەخاتە ناوی کە زۆر خەتەرە زۆر خەتەرە هەندێک قسە دەکەن جاروی بە ناوی خوا بە ناوی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە پێیان دەوترێ مستەشریقین واتە ئەوانەی ینی ئیستشراق دێن ئەوە بەڕاستی دەبێ ئینسان زۆر ئاگاداربی لەو بابەتانە خەڵکە پەیدا دەبی لە هەمووی خەتەرتر لە ئیسرائیلیاتی معاصری ئێستا ئەوەیە خەڵکێک دێن بە ناوی موسڵمان بە ناوی عالیمی دینی بە ناوی کەسانێک کە پسپۆڕن لە علومەکانی شەرعی بەڵام بەداخەوە دوژمنی ئیسلامن دوژمنی قورئانن کو مەسەلەن لۆ نمونە ڕەوتەک یان چینە خەڵکێک پەیدا دەبن دەڵێن ئەمە بڕوامان بە حەدیسی پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم کتاب الله کەفانە قورئانی پیرۆزمان بەسە ڕەتی هەموو حەدیسی پێغەمبەر دەکەنەوە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئەوانە ئەو کۆمەڵە زۆر خەتەرن زۆر ترسناکن پێغەمبەری خوا پێش 1400 ساڵ دەفەرمێ یوشەک و نێزیکە پیاوێک کەسانێک پەیدا بن دەفەرمێ ئەو هەپاری دایتۆ عەلا ئەریکەتیهی لەسەر قەنەفەکەی خۆی لەسەر کورسیەکەی خۆی دانیشتیا پشتی پێدادایە دەڵێ تەنها قورئانی پیرۆزمان بەسە و ئەمە پێویستمان بە حەدیسی پێغەمبەر نییە ئەوە پێغەمبەری خوا پێش 1400 ساڵ باسی ئەو چینە خەڵکانی کردیا لۆیە پێغەمبەری خوا دەفەرمێ ئەلا ئاگادار بن وئینی ئوتیت القورئان ومثله ئەمن قورئانم پێدرا و هاوشێوەی قورئانیشم پێدراوە کە فەرموودەکانی خۆیەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لۆیە بەڕاستی ئیسرائیلیاتی معاصر زۆر دەبی ئاگادار بی ئەوانەی کە دێن تەفسیری قورئان دەکەن بە ناوی قورئان قسەی دەکەن بەڵام هەدەفیان ڕەتکردنەوەی قورئانە ئەوانەی کە دەرێن ئەمە بڕوامن بە فەرموودەی پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم والله مەبەستی سەرەکیان ئەوەیە طعن لە قورئان بدەن لۆ چکە ئەو قورئانی کە دەگەیشتە دەستی ئێمە کو گەیشتە دەستی ئێمە یان بە متەواتیرە یان بە مەشهوورە یان بە ئەحادە وایە طبعا قورئان ئەو مصحفی عوسمانی کە بە کاملی گەیشتە دەستی ئێمە هەمووی متەواتیرە هیچ و گومانی تێدا نییە ئەو زێ قیرەئەتەکانی کە دەبتە سێ باش کەواتە کابرا کە دەرێ ئەمن حەدیسی ڕەت دەکەمەوە هەرچی حەدیسم بڕوان پێی نییە دەکەواتەوە دەبی بڕوای بە قورئانیش دەبی کە قورئان ئەو هەدەستا و دەست دەگەیشتە دەستی ئێمە کەواتە لۆیە بەڕاستی ئیسرائیلیاتی معاصر زۆر شتی کەش هەنا مەسەلەن لۆ نمونە لە قەدیم فرقەی معتەزیلە هەبوو فێراقی مرجئە هەبوو ئەوانە بەڕاستی ئینسان دەبی زۆر ئاگاداری بەڵام ئێستا زۆر خەڵک هەنا مەسەلەن لۆ نمونە هەندێک کەس ئێستا پەیدا بوونە کە تەفسیری قورئان دەکەن دەڵێن ئێمە تەفسیری قورئان دەکەین بەچی بە فیزیایی تەفسیری قورئان دەکەین تەنها تەفسیری قورئان بە قورئان ئەوە زۆر خەتەرن ئاگاتان لێبیتن کەسانێکن حتا ڕەدی زۆر شت دەکەنەوە یەک لەو شتانی کە مەسەلەن هەندێکانە دەڵێن یەئجوج و مەئجوج ئەسلی نییە باشا ئەسلی نییە خوای گەورە سبحانه وتعالى لە قورئان حتى إذا فتحت يأجوج ومأجوج وهم من كل حدب ينسلون لە سوورەتی کەفیش بە هەمەش ئێوە خوای گەورە باسی کردووە کوڕەتی دەکەیەوە دەڵێن هەر شتێک حەقیقەتی نەبی لە دنیا ئەوە ئەسلی نییە ئەگە لە قورئانیش باس کرابیتن ئەوانە ئینسان دەبی زۆر ئاگادار بن
بەڕاستی خەڵکانێکی زۆر هەنە ڕەنگە پێشیان زۆر سەرسام بن کورە دەرێن زمانیان زۆر لەبلەبانە شتی زۆر عەجایب دەرێن کورە وەڵڵاهی شتی زۆر یعنی ناوازە لە قورئان دەردەکەن بەڵام لەگەر ئەو فکرە سەقیم و خراپانەی هەیتیان ئینسان دەبی ئاگادار بی قورئان بەڕاستی تەنها لە قورئان وەردەگیرێت تەفسیری قورئان بە قورئان لە دوایی تەفسیری قورئان بە حەدیسی پێغەمبەر صلی الله عليه وسلم و هەروەها بە ڕەئیەکی ڕێک و باش و پاڵپشت بە زانستەکانی ئەو زانستانی کە معتەبەرن لە زنجیرەی دابێ بە ویستی خوای گەورە سبحانه وتعالى باسی تەفسیر دەکەین لێکدانەوەی تەفسیر لەگە تەدەبور لە قورئانی پیرۆز جۆرەکانی تەفسیر بەشەکانی تەفسیر بە کورت و پوختی لە دواییدا تەفسیر لەوەی ئینسان تەدەبور لە قورئان بکە باسی تەدەبور لە قورئانی پیرۆزیش دەکەین بە ئیزنی خوای گەورە وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا.